لەگەڵەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی سوپاسگوزاریە ئێمە ئەمانەوە تەوەرەکەمان بەستینەوانێ بە گرنگیدان بە خێزان و هەروە بە کۆبوونەوە خێزانەکان بە میوانداری زۆر بەڕێز ئازادجلال ڕاوێژکاری خێزانی کە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. فەرموو کاگازات. بەیانی باش کاگازات. بەخێر بیت. فەرموو. بەخێر بی کاگازات. سلام ئێوە چۆن کاکسەر گوتیان؟ ئێوە چۆن تۆ چۆنی کاگازات؟ خەریکە بڵێم ئێوەش چۆنن. زۆر بەخێر بی کاگازات. ئەوڵە دەمێک کە ناو بینم لە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆمان بۆ بڵاوکەیت. بەخوا دوومان تقریبان کەم دەرەکەوم بەس دوێنێ کە تەلەفۆنی کردوتم ناتوانم کورسادیەک بەسەر چاو. بۆچی کەم دەرکەوت نەکەت؟ وەڵی ئەزانین چۆن خۆی قسەیەکەیە زۆر جار ئەم شتانی ئێمە بڵین کە ئەم پامە ئەیگەێنین هەدەفەکە ناپێچێت یعنی بە دیوێکی ترە ئەشکێتەوە. یعنی زۆر جار تۆ کۆمەڵی قساکەی دەستەواژی جوانەکانی هێنی یەک دەستەواژی بچوکی لێهێنن بەس بۆ کۆکردنەوەیکی لایەنێکی بازاڕی و کۆکردنەوەی لایک ئەمە کێشەیەکە بۆ ئێمە زیاتر ئەبێ ئەوی تریش بێنە کێشەمان نییە. لەبەرەوە حەزم کردووە ماوەیەک دا ببڕی باشترە تقریبا ئەوە بڕای من هیوادارین بەردەوامە بم لەو پەیامە بەس بەو شێوازەی کە ئامانجێک بپێچێت جوانە. خۆی زۆر گرنگە ینی زۆر کات ئێمە کۆمەڵی بابەت هەیە کە پەیوەستە بە خێزانەکانەوە ئەمە ناکەوێتە سەر ئەوەی کە تۆ شێکی نەشیا و بەکاربێنی. ئەمە شێوازێکی زانستی خۆی هەیە بۆ نمونە مامەڵەکردنی دوو هاوسەر لەگەڵ یەکترە مامەڵەکردنی ئەو خاڵە گرنگانەی کە پێویستە لە بینی هاوسەرەکانە هەبێ لە بینی خێزانە هەبێ لە بینی کۆمەلگاکی کە تایەنە هەبێ و من هەمیشە سێری پەیامەکانی تۆمە کرد بۆ دیوە باسی ناکەی کە بۆ لایک و بۆ ئەوەی خەڵک زۆر سێرەکە بۆ دوای باسێکەی کەوەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەم گرفتانە لەناو کۆمەلگاکەی ما هەیە بەڵام بەداخۆی ئێمە زۆر جار ئەم گرفتانە نایڵێن خۆی وتنەکەی باشتە چکە شتەکان هەمووی پەیوەستن بە ژیانی خۆمانەوە زۆر جار باسی واکەین ئەڵێ ژنومێر دێ ناکۆچیانێ و کێسێکیانێ لە دادگا و هیچ کێشەیەکیانێ تۆ زاری کێشانێ 1001 کێشانێ بەڵام ئەم کێشانە ناوترێ بۆیە هیواداری کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار نەهێنرێ بۆ ئەوی کە خەندەیەک بیان پێکەنینێک بیان شێوازێکی بازاری بەڵکو بتوانین سوودی لێوە بگرین زین بابەتەکان چییە دەست خۆش بۆ من لەسەر ئەو بابەتە بەڵام بچینە لای بابەتەکەم ڕۆماوەکو هاوکارم پەیوەندیش ئاماژەی پێیا ئێمە زۆر گرنگی خێزانمان بەلاوە بگرین چکە کۆمەلگاکەمان هەمیشە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی تێکەڵ بووین وە گرنگیمان بە خێزان ناوە گرنگیمان بە تێکەڵبوونەکانمان ناوە و هەمیشەش گرنگیمان بۆیاوە کە چەند خۆشە ئێمە هەمیشە سوپاسگوزاری یەکتر بین یعنی ئەمە گەورەیەتی خۆ دەمێنێ کۆمەلگاکەی من ڕاستە کۆمەڵی هۆکار هەیە کە تۆزێک کاڵبوونەوەی پێوە دیارە بەڵام ئەو کۆمەڵایەتی کە لە ناو خێزانەکانی ئێمە هەیە تا چەند گرنگە پتەوتریکەین کاگازات سپاس کاکە سەرگۆجان وەڵاهی ڕاستی ئێستا ئەو فۆرمە کۆمەڵایەتیە زۆی کە هەیە ئێمە گەر بمانەوە ئیشی لەسەر بکەین و وەک خۆی بمێنێت مەحاڵە بمێنێت بەڵام خۆی فۆرمێکی تر هەیە ئەم فۆرمە تازەی کەیت من هەمیشە ئەڵێم یعنی چێژ لە کۆبوونەوەی خێزان ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە ئێمە هەمانە یعنی ئەم تەسەوراتی ئێمە لە هەمبەر خێزانە هەمانە و لە هەمبەر ژیانی خێزانی هەمانە لە هەمبەر ئەوەی کە بڵین دروستکردنی خێزان ئەمانە ئێستا ئەوەی کە ئێستا دروستە بێت ئەو گەنجانی کە ئێستا بڵین دروستە بن ئەو خێزانانی کە ئێستا هەن ئەوەی کە ئێستا بڵین زیاتر ئێمە درکمان پێ کردووە تۆزێک یعنی سڵەکەنەوە لە تێکەڵبوون و پەیوەندی کۆمەڵایەتەکان طبعا ئەوانەی زوو کە هەبووە ئێستا ئەوەی هەمویان ئەڵێن ئێمە بۆ چێژی خێزانی بڵین ینی خۆشترین شت بریتێ لە چێژی خێزانی تەمانەمە هەمووی ڕاپرسیە لە سا پێنج تا لە سا هەشتای ئەوانەی کە ژیانی خێزانی دروستەکەن لە پێناوی ئاسوودەیە دروستەکەن ئاسوودەیش لە پەیوەندی کۆمەڵاتیە بەرجەستا بێت ئاسوودەی لەوەیە دروستە بێت کە پەیوەندی کۆمەڵاتی بەڵام ئایا شێوازە پەیوەندی کۆمەڵاتی کە لە کوردستانە هەیە تا چەند دروستە ئەمە خۆی لێرە کێشە دروستەکات یعنی ئێمە زۆربەی خێزانەکان بەداخەوە کە من ئەمانە باسەکەم تۆ نمونی جوانت هێنا کۆمەڵی نمونی جوانی خێزانیشمان هەیە هاوکات دایمەن کاچنە نزیکی ماڵی خەزور و خەسویان قاتی سەرەوە پێڵین ئەمە یعنی معدلی کێشەمان بۆ دروستە بێت ئەو فۆرمە کۆمەڵایەتی خێزانی کە خۆی هەیەی ئەوێت جیاواز بێت لەو فۆرمە کۆمەڵایەتی خێزانەکەی تر کە تێکەڵیە بێت لێرە معدل بەریەکەوتن دروستە بێت ئەم بەریەکەوتنانە کە دروستە بن دایمەن ئامادە نییە پەروەردەی خێزانەکەی خۆی کە باوکو دایکێتی وەکو پەروەردەی خێزانەکەی ئەو کە باوکو دایکی ئەوە دروست بێت لەبەرەوە جاری وا هەیە کێشە دروستە بێت ئەوەی کە خۆشترین ژیان چێژی کۆمەڵایەتی و خێزانی ئێستا کە لە کۆمەڵگەی کوردیا هەبێەوە لە کە ژیانیشە هەبێ لە پەیوەندی کۆمەڵایەتی هەیە طبعاً کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە نەمان ئەی ژیان ئەو چێژەی نییە ئەتوانی بژیت بەڵام ئەو چێژەی نیە حتا توێژینەوەکانی ژەڵێن ئەو کەسانی کە سنگڵن بڵین بەتەنیا ئەمێنەوە یعنی سەیرەکەی لە
نازن مەمە تا چەند ڕاست بێت لەلایەکەوەڵێ مەسەلەن تەمەنیان کورتترە لەبەرەوە پەیوەندی کۆمەڵایەتی لە هەموو کۆمەڵگەیەکە وایە حتا ئێستا یعنی درکم کردووە بۆی کە ئەمە چێژێکی ڕۆحی هەیە چێژێکی مادیت هەیە هاوکات چێژێکی ڕۆحی هەیە زۆربەی خاتونان لە پێناوی ئەو چێژە ڕۆحی پەیوەندی خێزان دروستەکەن یعنی دروستکردنی خێزان لە پێناوی دروستکردنی چێژە ڕۆحیەکەیە و لە پێناوی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیەیە بەڵام کێشە ئەوەی ئێمە لە شێوازی میکانیزمی بەریەکەوتنی کۆمەڵایەتەکانە کێشەمان بۆ دروستە بێت زۆر باشە بڵێ جاران چێژێکی زۆرمان لە کۆبوونەوە خێزانیەکانە بینی بە تایبەت کە خۆشمان مناڵ بووین کاتێک کە ئەچین بۆ ماڵی پور نەنگ خاڵ بە خۆشحاڵیەوە ئەچین بەڵام ئێستا گەر تێبینی بکەین کاتێک کە دایک و باوکێک ئێوێ بچێت بۆ میوانداریەک مناڵەکەی یان ناچێتیان ئەگەر بچێت بە زۆر ئەچێت لەگەڵیا کاتە ئەکرێت بڵێن کە ئێمە ئێستا چێژ لەو کۆبوونەوانە نابینین ئەوەی کە ئێمە چێژ لە دنیای تەکنەلۆژیا ئەبینین بەتەکیت جاران بەریەکەوتنەکان ڕۆحی بوون لەبەرەوەی تۆ ئەگەر دۆمینێشکەیت ئەگەر یاریشکەیت بەریەکەوتن هەبوو یعنی حتا ئەو بەریەکەوتانی کە هەبوون لەناو خێزانی کوردیە چی بوو مەسەلەن کۆمەڵ شتێکی ڕایەوە کابرا گوێی لێگرت تەلەڤیزیۆن شتێک لە ئارایە نەبوو بۆ شێوەی کە بڵین ئێستا بڵین لە ئارایە ئێستا کە ڕووی بۆ ماڵەکە سەر شۆڕەکەیتەوە بەسەر مۆبایلە خۆ ئەمەش ئێستا ئەتوانی یعنی ئێستا فۆرمی و زۆر خێزانمان هەیە ئێستا من دەستخۆشیان لێکم یعنی حتا وەکو قانونێک کردوانە بە قانون کە میوانێکیانێت پاسوەردی مۆبایلەکە کوژێنەوە دەستخۆشیان لێکم یعنی بۆچی لەبەرەوە تو ئەتوانی ئەگەر ینی چەند خێزانێک ناڵێم هەموو خێزان بەڵام زۆربەی خێزانی کوردی بەداقەوە کاڕات مناڵ لەولا جاران مەسەلەن بۆ نمونە ئێمە چەند خۆش بوو یعنی تۆ مام دەناسی پور دەناسی تەسەوور کە ئێستا برازان ناسێت تەسەوور کە ئێستا خوشکەزان ناسێت تەسەوور کە ئێستا ئامۆزا و پورزات تەنیا لە کوێ کۆبنەوە جاری وایە لە هەندێک مناسباتە کە ئەویش جاری وایە یەکتری ناناسن یعنی ئەمە گەورەترین کێشەیە کە تۆ پورزا ئامۆزا خاڵۆزات ئەمانە نەناسی یعنی هەموویشە منەڵێم ئەو کەسانی کە هەتا پڕۆزەی ژیانی خێزانی دروستەکەن ئەگەر خاڵی هەبێت باپیری هەردوو باپیرە نەنکەکەی هەبێت یعنی دایمەن مامی هەبێت ئەم مناڵانە بیان ناسن دایمەن لە ڕووی دەرونیەوە تەندروستترن لەو کەسانەی کە چکە بۆچی لەبەرەوە هێزێکی ڕۆحی پێەیە ئێستا تۆ تەسەور کە خاتونی عەزیز بۆچی مناڵ ئەمە پرسیارێکی زۆر مهمە ڕۆژێ لێیان کردم ننک و باپیری خۆشترەوێ لە باوک زۆر من سەرنجم ماوە یعنی دایمەن خۆشەویستی ئەوان بۆ ننک و باپیر زۆر زۆرترێ لە باوک وەڵامەکەی چییە زۆر سرسم کرد بە دوایە وەڵامەکەی وێ ئەوان خۆشەویستیەکی بێمەرجیانەیە بۆ ڕۆنەوەکانیان بەس ئێمە خۆشەویستێکی مەرجارمانەیە مەسەلەن ناپیا و ئەوە مۆبایلەکە ولا بە ئەوە چەندم پێوتی لیت و ڕابین کۆمەڵی مەردی بەسەر ئەگەر مۆبایلەکە دوالێنەکەی وا ئەکەم بەس ننک و باپیر لەگەڵە چیت یەکسەر پارێکە بۆ فڕێە چەند خۆشە تام و چێژی ئەو جەژنانەی ننک و باپیر کە زوەرمانەگرت یعنی ئەمە هی لێرەیە فۆرمەکە لێرەیە فەرقی هەیە ئێستا کە تۆ نەسی بۆ ماڵی ننک و باپیر ئەی خۆشەویستەکە لەکوێ بەرجەسا بێت یعنی کە تۆ نەسی بۆ ماڵی پور یا ماڵی خاڵ یان مەسەلەن حتا ئاداب و ئوسوڵ و ئەتەکێتە کۆمەڵایەتەکان لەکوێ فێرە بیت یعنی ئەم ئاداب و ئوسوڵ و ئەتەکێتە کۆمەڵایەتێنەی کە هەمانە لە دەرەوە لە شوێنێکی تر لە خێزانێکە هەیە لەم پەیوەندی کۆمەڵایەتیانەوە بەرجەسا بێت یعنی من دایمەن بە تازە خێزانەکان دەڵێم کاکە ژیانێکی خێزانی دروست دەکەیت مەسەلەن بۆ نمونە ئەتوانی تۆ لاسایی نەکەیتەوە بەڵام ئەتوانی لە کۆی ئەم سەردانانە پەیوەندی زۆر دروستکە عادەتەن کە پەیوەندی زۆر دروستەکەی ئەزمونێک وەرەگری لە ژیانی خۆتا مەتبەخێ دروستەکەی ینی بە شێوازێک تەقلید ناکەیت هەمیشە بۆیە یعنی ئەوە هۆکارەکەی ئەوەیە بە بڕای من لەبەرەوە پەیوەندیەکە یعنی ئەوە خۆ من ناتوانین ئێمە بڵین وڵا بانگە شێوەکەین پەیوەندی کۆمەڵایەتی کاکە باپیر و ننک و مام و خاڵ و ئەمانە هەموو جارێک کۆ بن بەس لانی کەم ئەتوانین لە جەژنەکانە کۆبین کاک سەرکۆ یعنی بەجددیمە خاتونی عەزیز پەیوەند خان یعنی ئەتوانین لە مناسبەکانە کۆبین و ئەتوانین مانگی جارێک ئەگەر بۆ نمونە وڵای من لەگەڵ خودی تەلەفۆنەکە شانیم چونکە ئەو ڕۆحیەکە دروست ناکات پەیوەندی ڕۆحیەکە لە ئەنجامی بەریەکەوتنەوە دروستە بێت یعنی من هەمیشاڵێم ئێستا بۆ هەندێک خێزانیش هەمە یاریە کوردەواریەکان مەها کۆمەڵی یاری هەبوو ئەتوانی لەگەڵ مناڵەکەدا بەرجەستەی کەیت چونکە دەنگەدەنگی تایە بەریەکەوتنی تایە هات و هاواری تایە هەڵماتێن زوو یعنی چەند ئەو چێژەی هەبوو ئێستا تۆ لەگەڵ شتێکی بێجیانە ئینسیجامەکەی ئەمە تەنیا لایانی مێش کرد یعنی ئێمە گەر بە جوانیش بەکاری بێنی قەی ناکە لەگەڵەوەشە بە جوانیش بەکاری نایەنی لەبەرەوە پەیوەندی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردی ئێستا تۆ سیر کە زۆربەی کەس دەچێتە دەرەوە وڵات ئەوروپا مەسەلەن ئەگەڕێتەوە ئەزانی ئەو نەمەتە کۆمەڵایەتیە خۆشەویستی کە هەیەی ئیدارە ناکە لەوێ یعنی سە من بەرە لەوێ ئیدارە ناکەم بەس ڕەنگە مەسەلەن ئیش لەسەر مناڵێکەکەن بەداخەوە مناڵانی کە ئێستا ئیشی لەسەرەکەن تێکەڵاوی خەڵکی ناکەن بە پاساوی ئەوەی کە فێری جنێوە بێت بە پاسی ئەوەی کە خەڵک منافقە خەڵک دووڕووە خەڵک ئیزدیواجەکە ئەمە بابەتێکی ترە یعنی ئەمە بابەتێکی ترە وڵای کاکە دوێنێ بە برادەر بە بەڕێزێک دەڵێم وڵای کاکە من حەزم لە مجاملە نییە یعنی هاوڕێم کەم بێت بەڵام حەز ناکەم لە ئەنجامی ڕووپامای کاکە گیان مناڵەکەت تێکەڵاوی خەڵک بکە
يعني خۆت تێکەڵاوی خەڵک بە چکگەر تۆ خۆت لە مناسبە کۆمەڵایەتەکانە مناڵەکەت نەبێ مناڵەکە لە کوێفێری ئەتەچێت و ئادا بە کۆمەڵایەتەکان بەداخۆ زۆر جار دایک و باوکەکەشن ینی وا لە مناڵەکە مناڵەکە تێکەڵبوونەکانی نەبێت ینی زۆر جار بینیمانە دایک و باوکەکە چ سەردانی شێکەنە و بۆ مناڵەکە نێنەوە بەخوا خۆی نات زۆربەی زۆرمان تۆ نەو بردووە تۆ لە ماڵە بەجێش تۆ بە دیار ئایپادەکەی بمێنێتەوە یاخو زۆر جار ینی من زۆر جار لە پرۆگرامەکەی خۆمانایەتی بۆ هەر بابەتێ پێ زۆر گرنگی بۆ بابەتایم کە لە ڕابردووە تێکەڵبوونێکی وایان بۆ دروست کرده بووین لە مناڵیا هەسمان بەوا کرد ماڵی دراوسێکەشمان ماڵی خۆمانە یعنی ئێستش من لێرەوە کە ئەم قسەیەکەم وەکو خۆم ینی سش گەڕەکەکەی خۆمان نزام دایکیش کەم لەوێ چکە شیری یاومەتێ ینی خێزانەکانمان ئەم خواردنێکی گەرمی لێنە بە تایبەتی دوو قاپیێنار بۆ دراوسەکان ینی پەیوەندیەکان بە زۆر لە یەکتر تونگە بوونەوە بەڵام ئێستا دراوسەکەتە نایناسی نەوەکو خۆشت یاخود دەچیتەوە ماڵەوە ئەو لە ژووری خۆیەتی ئەم لە ژووری خۆیەتی تۆش بۆ خۆدانیشی بە دیار مۆبایلەکەتەوە ینی کاگازات ئێمە لە ئێستەیە وەکوی تۆ باسیەکەی ئەم تەکنەلۆژیە زۆر زۆر کاریگەری لە سەرمانەوە چۆن بتوانین جارێکی تر کار لەسەر مناڵەکان و خۆشمان بکەینەوە ینی بۆ نمونە ئەگەر مناڵەکەمان لە تەمەنێکە با من بەردەوام مۆبایلەکەم پێ نەبێ بووی ئەوش چاو لە من نەکات ئەگەر لە تەمەنێکی گەورە بوونیشە بە کفت و گۆر نەک بەتون و تیشی ینی پێنی تەسەر و قەنەعەتەی ئەگەر مۆبایلەکەش پێ نەبێت تو هینێمە دانیشە قسە بکەین ئەتوانین بچین سەردانی ماڵێ بکەین ئەتوانین بچین بۆ مۆڵێک ئەتوانین بچین لە شوێنە کۆبینۆنانێ بخۆین ئەم شێوازی گفت و گویانە تا چەند گرنگە لە ناو خێزانە هابێت خۆی ئەمە لە پێش پرۆسی هاوسەرگیری پێنج ڕەهەند هەیە یعنی ئەگەر تۆ جێبەجێی بە تایبەتی کوڕ و کچ بەداخەوە ئەوەنە خۆشەویستێکە بە سەریان نازاڵە ئەوەنە پلانە لە دروستکردنی زەواجەکە ئیش لەسەرمە ناکەن ئەنی من پێیان ئەڵێم ئەگەر تۆ ئەم پێنج ڕەهەندت هەبێت لایانی سۆزداری مەسەلەن بۆ نمونە ئەوە هیچ لایانی فکری لایانی جەستەیی لایانی کۆمەڵایەتی ئەو لایانەی تر مەسەلەن لایانی کۆمەڵایەتی مهمترین لایەنە کە ئەبێ ئەو کچ و کوڕ و کچە قسەی لەسەرکەن چونکە تۆ ئەم کچە لە خێزانێکە پەروەردە بووە يعني بأنجامي بلين أو بيركنوا كومالاتي هي كأم تقلّا يخلق أزاي من للروجك يعني عاجز بوم لسروي كمثلا بون منا خوي جاء كاتو ولا كسي جتر الله يعني داوي برنا كم كوالم أم قصيمة بس أونية قبلين شوي جتر مثلا الله بون خلقي أصلي شاركم مثلا أو بون منا عشايرة بوش شوية أما جورتين كشي كزاني دروسة قبل لاني كومالاتي أفرد زور حزي لاني كومالاتي بوزاني ريتان يعني أوزلي كايكريت هوايتي أوي كمناسبة كبير لبريكا وبيبلن ما شاء الله تنجواني أما جورتين خاتوني عزيز جورتين سروت وسامان أبو أو يعني لمليون دينار بخشين مهم تركا كاتك أفرتك أو زليك إكرت ما شاء الله بلين بون بلام إيمي بياو مثلا بون منا لا أنا كومالات كان ضعيفين وكاركي كومالك أو حالتانيك لا ما لقل بيش بروسيس زواج أجر إشي لسر بكين بوي كاجان أما لاني جاني كومالاتي أما بمشي ويا بلام هیچ نبی لمناسبة کۆمەڵایەتەکانە یەکتری بەسەر بنەوە کاکە ئەمانە چاوازن تۆ کە تێکەڵاوی کۆمەڵایەتی بیت ئەمە لە کۆمەڵاسی هەیە تووشی حوت کارلێکی کۆمەڵایەتی بیت تووشی ململانەیە بیت تووشی خەیبەتە بیت تووشی بەریەکەوتنە بیت تووشی لێدانە بیت تووشی کورە هەموو ئەم حاڵەتانە تووشە بێ بەس دایمەن ئینسانە کۆمەڵایەتیەکان زیرەک چییە لە دەرووناسیە ئەوەیە کە تۆ توانی لەگەڵ بەرامبەرەکە تا بگونجیت خاتون لەگەڵ دراوسەکە تا گونجیت یعنی پێناسەی زیرێکی ئەوە نییە کە تۆ نەوە نوێبێنی ئەوەیە کە تۆ توانی تەکەیوف بکەیت کارلێکی کۆمەڵایەتیە بەڵام ئێمە بەداخەوە ناتوانین ئەم تەکەیوفەکەین لەگەڵ خەسوومانە لەگەڵ خەزوورمانە لەگەڵ دشمانە لەگەڵ هێوەرمانە یعنی کاتێک کە ئەم بیرکردنەوەی هەبوو ئەم حاڵەتە بەردابڕانە تووشە بێت خاڵێکی تریشەوەی کە تۆ فەرموویت دایک و باوکەکە خەتایەتی بەدڵنیایەوە دایک و باوکەکە مناڵەکەی تێکەڵی خەڵک ناکات بە کۆمەڵی پاساو ڕۆژە لە ڕۆژان لەناو 5 ملیۆن کەسە لەم کوردستانەیە شتێکی بیستووە مناڵێک لە شوێنێک دەست درێژەی کراوەتە سەر یاخود لە مناڵیە خۆی بۆتە قوربانی حاڵەتێکی لۆ شێوەیە و هەستەکە هەموو خەڵک دێ و درنجە کاکە هەموو خەڵگوانیە باشە من پێڵم قەینا کاکە لە نیوەڕوانە مناڵەکەت منێرە تاوەکو عەسر بۆ دوکان بە تەنیا مناڵەکەت لە دەرەوەی چێگەگەر لەگەڵ مناڵێک کەیاریکە یعنی حاڵەتەکە لێرە دایکەکە کاریگەری هەیە کاکە من دایمەن کێشەم لەگەڵ ئەو مناڵانەیە هەیە کە لە شوقەیاژین ئەمە زۆر جارم قسەم کردووە کێشەم لەگەڵ ئەو مناڵانەیە کە سێ مناڵ و دایمەن لە ژوورەوەن بە قورعان دایمەن من ئەو مناڵانم خۆشەوێت کە ئاستی زیرێکیان لاوازە بەڵام وریان مناڵی وریا ئیشی لەسەرەکەیت باشە هەموو زیکراتی ئەو سەرکردانە بخوێنەرەوە کاکە سەرکۆ بزانە ژیانی کۆمەڵایەتیان چۆنە دایمە مناڵیان کەسێکی کۆمەڵایەتی بوو نەزانین نوکتە هەموو گیانیان بریتی بۆ نوکتە هەموو ژیانیان لەبەرەوەی زۆر خەڵکی بینیوە لەبەرەوەی بەریەکەوتنی زۆر بەس تۆ چیتە ماڵێک دانیشیت کاکە ئاوا تەلەڤیزیۆنەکە و پێ نازانی مۆزۆع گێڕیتەوە باشە بۆ تێکەڵاو نەبووە بۆ یعنی من گەنجێکم هەیە تەمەنی 7 ساڵە پێویستە هەندێک جار لەگەڵ خۆمان بیبم بۆ پرسێک
تەواو یعنی مەسەلەن بۆ نمونە من گەنجێک من یعنی هەندێک جار بیبی بۆ مناسبە ئاینیەکان مەسەلەن بۆ نمونە چۆن یەکشەمانیان من بۆ کەنیسە مەسەلەن لە دەرەوە لێرە بیبە بۆ مزگەوت جومعە باش منم جمعه مناڕێکی بچووکم وتم کاکە وەرە باشی بۆ جومعە بەخوا باوکە 10,000 منەی تێنایم وەرە کاکە بۆ خاتری خوا وتی وەڵا باوکە بەندیشە بۆ لەم 10,000 یعنی بیبە بۆ جومعە لەبەرەوەی خەڵک ببینێ لەبەرەوەی بەریەکەوتنی کۆمەڵایەتی هەبێت بەچەند بۆ نمونە لە مناسبە کۆمەڵایەتیەکانە ئیبی بۆ جەژن مەسەلەن لەگەڵ خۆتە دەست یەگریت و ئەیجێڕیت هەر درەوزەکانی خۆت هەندێک جاریش خەتای خۆمانە يعني او شرمە کۆمەڵایەتیانی کە تیامانە هەیە ناتوانین یعنی خۆمان شەرمەکەین یعنی من بەجددی ئەم جەژنی پێشووە مەسەلەن چوومە کۆڵانێک عینەن ئەو شتەی کە تۆ فەرموویت ینی بەجددی ینی سیرەکەم کەس ناگەڕێت ینی کەوتە سەر خۆت کابرا نوقڵی کڕیوە حتمما هەموو ماڵێک لە کوردستانە لە سلێمانیان نوقڵەکڕێت ئەسمە قەیچەکە لە دەرگایەم سەعات 8 ناچم سەعات 9 نیوەچم سەعات 10 ئەچم باشە کە چوویت هەستە چی مەسەلەن بۆن هەر خۆ من ناچم لێ دانیشم ینی ئەتوانی ینی کە ئەوش دیسانیەتەوە يعني بجدي تو خوش التأثيري هي يعني كبحقيقة أما بيركنوي خوش من تأثيري هي وبروسي جياني خزاني إيه مش تأثيري بس بوزاني ريتان أجر زور تقلاو بني كومالاتيش يعني زياني زوريا ولا زور بمان هو كاركيه ويا كيما زور زار بس تقداني من اللهم دائما هموش تقبخ خوش بمانا يعني ضربت لنا زور زار يسب مثلا بول منا أو كساني كزور تقلاونا بن عادة أو كسانا بيركنوي كي تايبتيان هي مثلا جاري وهي هو كاري خوينوي كتاب مثلا كتاب خوينته يتروازانات او جوازه لو خلقه كذا جان برونا او خلق بس ديما يعني من دائما او برلمانتارانم خوشوي او مدير عامانم خوشوي او وزيرانم خوشوي كبوز ورقرنو غرغاني كوان صوناكا بقرعان يعني حتى يمسا لا هين بويانا نسينواني كتوشي حالتي فقدان ذاكره بن بقرنو بو سردمي البوم بيروريكاني خوي ويتو باسيكيت ها كسي امان سبحان الله كروشتن تليفوني ان بوكيت علي زنابو شيت أقول لأخوي يعني سبحان الله إنسان وادروس كراوة بداخوا يعني أمجي أنا خزاني تاعي فقيدة زور باشا يعني سيركي بيوندي كومالاتي باشا تي بو مالي مامي بو مالي أموزاكي بو مالي بورزاكي كشي لقل صفقيتي هذا دس لقل دولة من بو لقل بوستي كومالاتي هذا دس أقول أما سروشتي إنسان ولا لو أنا من جواب مكاك سركو بقولك وعالم بلان باشترين إنسان أو كان نقول لكولا نجي خوتا بمينرو قينا خانو كت بقول صور أم لاتر أو لاتر أو لاتر بلان بو أتي جاشوينا كعبة بيبلن برزايا كان متو سيدي خلق خوارو وقت لا آسي بالكرنوية يعني هو كاركي أما جوازي كي تشيناتي دروسكات أم حالتي إيرو غيري وحسودي وأمانة هو كاركي أويا يعني بداخوا سيدكي أود الشكيتي من على دو بو مكتبي أهلي يتتوجه كي توكاك 2 مليون بويا 3 مليون بويا من ناتوانم أو تالي استاك بلين أم بايكوتا هي من على كان يملا مالو جنين هذيناوا باشا فركاني ساري تريجيه مثلا الروك كابرا اللي رايح حالتي كي دروس بيت يعني أم حالتها كومالاتي دروس بيت كسيدكات أو يعني بشويك سيدي ماك أنت هو كاريش أما هيك أو يعني يما بداخوا أمريكا لجياني كومالاتي إما هي تواناي خو جونزان دنمان كما أم جونزان تواناي خو جونزان كني ما نكاك سركو أما برهمينت كبرست فرمي بله زۆر باشە لەگەڵەوەی کە ئێمە بە خۆشحاڵیەوە کە کۆمەلگای کوردی هەمیشە گرنگێکی زۆری بەدابوونەریت و کللتور و بەها خێزانیەکانیش داوە بەڵام زۆر تاکەم ئێمەش تێکەڵ بین بەم دنیای مۆدرنە لەگەڵ سەرقاڵی دایک و باوکان کە لە دەرەوە کاریشیان هەیە بەڵام تا چەند گرنگە ئەو سەرقاڵی و جەنجاڵی خێزانەکان هیچ نەبێت لە ڕۆژێکاوە بکات ژەمێکی ناخواردنیان بەیەکەوە بێت کۆبوونەوەیەکی خێزانی هەبێت با ئەو ژەمە گرنگ نیە بەیانی بینیوەڕۆ بە ئێوارە بێت لەبەرەوەی کە وتمان کە ئێمەش ئێستا تێکەڵون بە دنیایەکی مۆدرن دایک و باوکەکان کاریان هەیە ئەڕۆنە دەرەوە بەڵام لە ڕۆژێکا ژەمێکمان هەبێت بەیەکەوە بێت تا چەند گرنگە ئێمە لە خێزانەوە کە دوای ئەم خێزانێت دووبارە ئەچێتەوە ناو کۆمەلگا و بازنەی کۆمەلگا پێکەهێنێت بەدڵنیایەوە خاتون من ڕۆژێک تەلەفۆنم بۆ بەڕێزێک کرد وتم کاکە وەڵاهی حەزەکەم یەکتری ببینین تۆزی قسەکەین وتی وەڵا کاکە من ئەمڕۆ شەمە بوو ڕۆژی خێزانی پێڵێن لەگەڵ خێزانەکەما کۆبمەوە ئێوەتم وەڵام مەمنونم زۆر سوپاس دەکەم مادەم وایە هەموو موعیدێکی ڕەبزەکە دەو ڕۆژە یعنی هەموو ڕۆژە لە هەفتەیەکە هەموو من پێم وانە تەنیا ڕۆژێک پێم وایە هەموو دقە و سەعاتێکە بێ ڕۆژی خێزان بێت هەموو دقە و سەعاتێک بۆ نمونە یعنی کاتێک کە ئێمە حتا ئێوە زانی بەداخەوە خۆشترین کاتی پیاوی ئێستا کە ژنێ هێنێت ئەو کاتەیە کە ژنەکەی ڕاتەوە بۆ ماڵی خەچووی بەداخەوە داوای لێبەر نەکەم کەواڵم داوای لێبەر نەکەم کەواڵم ئیسراحەتەکەم مەڵێ ئیسراحەتەکەم سیرکە من تەسەوەر کە بۆچی کە ئەمەنە بێزاری تر بۆچی ئەو پرۆسەی ئەنجامەیە زۆریشمان وای نەزانین ئەوش پرسیارە تەسەوەر کە ئاخر بێوەش ئیدارە ناکات بێوەش سەیری کە تەسەوەر کە ژووریان دروست کردووە من ناوازانستەکەی نازانم خێزانێکم لا بوو ژوورێکی دروست کردووە
ئەڵێ ئەم ژوورە بەس بۆ ئەوەیە کاتێک کە مەسەلەن لە خێزانەکەی بێتاقەت بوو من لەگەڵەوەیان ئەچێتە باڵکۆنەکە مەسەلەن بۆ نمونە هەناسەیەک هەڵەمژێت تۆ ڕابێ پەنا شتێکەکە مەسەلەن ئەچێتە دەرەوە ئەمە قەی ناکە بەس معقول نییە تۆ حەزکەیت خێزانەکەت بڕاتەوە بۆ ماڵی خەسووی و 3 ڕۆژ لەوێ بێت ئەزانی گەورەترین خەلەل ئەمە یعنی گەورەترین خەلەلی خاتونان چییە لە مەسەلەی زمانی خۆشەویستیا و ڕۆژە لە سیمینارەکەی بە ڕێزێک ئەڵێم گەورەترین شتێک ئەڵێ وەڵای مامۆستا من حەزەکەم هەموو جارێک هاوسەرەکەم یعنی یەک تەلەفۆنم بۆ بکا بڵێ پێویستی بەس چییە ناڵێن پێویستی بەس چییە باشە وەڵا بڵێ شوید بێنەرەوە دنیاین بێکە شویدی لێ بیتە شوید یعنی بەس ئەمە خۆشە ئەمە پەیوەندی نێوان خێزانیە یعنی پەیوەندی ژیانی خێزانی کە ئێمە بە حقیقەت ئەم ئافرەتە خۆی خواوا دروستی کردووە ئەڵێن مامۆستا ئێستا ئەو ڕێزانە بە من ئەڵێن یعنی تۆ زۆر هجوومەکەی هۆکارەکان پەیوەندی بە خۆی ئێمەی پێوانی شەو هەیە من بەڕاستی ئەڵێم مامۆستا یعنی ئێمە ئەوە لارین دوێنێ خاتونێک وان پێڵێت نا خاتون جار بەس وتم کاکە ئافرەت مثلا بۆ نمونە لە پەراسووی لار دروستکراوە جاری وهەیە ئەگەر بتەوێت لە ڕاستی کەیتەوە ئەشکێت ئەگەر بتەوێت خۆی بێڵیتەوە هەر بەلاری ئەمێنێتەوە ئەی بە حەل چی حەل وتیان مە لە سیمینارەکەیە حەل فەرمودێکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت حەل بەزەوەی ئێمە باش بین لەگەڵیانە کاک سەرکۆ ئێمە باش نین لەگەڵیانە ئێمە باش نین ئێمە زمانی خۆشەویستی هەل لە هەموو دنیاوایە نەک لێرە بابە بڕۆ کتێبەکەی هین بخوێنەرەوە باربارە ئەنجلیسمەس 560 دانە لاپەڕێ لە ئەخیرە ئەڵێ بەس چارەسەر بەزەوەی ئێمە باش بین لەگەڵیانە یعنی ئێمە زمانی خۆشەویستی ئەوان بدۆزینەوە ئێمە کە ئەم پەیوەندی دروستەکەین ئەها بەڕێستە فەرموویت باشە کە ئەوە قورسە بۆ ئێمە دوجار دروستی چێکەین تاوەکو مناڵێک 2 ساڵی یەکەم ڕەنگە تۆزێ باشتر بێت وەڵی هەیە ئەوەنگە تۆ بە قوربان و بەساقی بۆ خۆشەویستی بۆ دەربڕیوە و یعنی بۆی بۆ بە فەرهاد دەردی کابراڵێ بەچکە دوای 2 ساڵ لە پرۆسی هاوسەرگیری هەموو شتەکان پێچەوە نابێتەوە یعنی ئێ ناشکرێت خێزان دروست نەکەیت خۆ باشە خۆ لە ساڵ 90 ئەو خێزانانە کە خێزان دروستەکەن لە پێناوی ئاسوودە لیتەسکونوا ئیلەیها یعنی ئارامی ژن زۆری حەز لە ئارامیە خۆشترین ژن شت بۆ ژن ماڵە ماڵ مهمترین شتە تێگەی مهمترین شت بریتە لە ماڵ بۆ ژن بۆ زانێریتان پارە نییە من پێتانە سلمێنم هەمویان واڵێن یعنی ئەو ماڵە چونکە ئەو ئارامی لیتەسکونوا ئیلەیها یعنی خێزان بەو واتە کۆمەڵایەتی یعنی هەمیشە هەز ئەگەر ژنێک هەز بە ئارامی نەکات و هەز بە ئاسوودەی نەکات یعنی دەرەنجامەکەی ئەوەیە کە ئێمە مەسەلەن بۆ نمونە نایە لەگەڵ تا حیاتە بە تێگەیت لە بەرچاوی دراوسەکانە حیاتە بە مەسەلەن یعنی بەجددی هاوارەکات مەسەلەن بۆ نمونە ئەڵێ من نایم لەگەڵ بۆ ماڵی خزمەکەی تۆ تێگەیت دەرەنجامەکەی ئەوەیە من باش نیم لەگەڵی بە زەنێریتان یعنی هۆکارەکەی ئەوەیە کە من سایکۆلۆژیەن ئیتر خۆی دروست کردووە کاکەجار ئەمە بەدەست من نییە یعنی تۆ بێک کۆمەڵێک ڕێوشێن بگریتە بەر لە هەمبەر ئەوە بۆی ئەو بتوانێت ئەو کارانە دروستکە یعنی تەنیا حل ئەوەیە کە ئێمە لەگەڵیانە بتوانین باش بین وە سایکۆلۆژیەن بیان بەخوا هەموو ئافرەتانی ئەوروپا ژوایە کاک سەرکۆچانی ترەوە بۆ چوونی منە باش خۆی زۆر کات جیاوازیەکە لە ژینگە و شوێنەکەمانە لەگەڵ نەریتەکەمانە ینی زۆر جارە بابەتی خێزانی کە باسیەکەی ئێمە شتەکانمان زۆر بە قورسیەک ئەگرین شتەکان وازانین ئیترەمە کێوێکە ئیترە بێ ڕوبەڕووی بیتەوە بۆیە حەزەکەی لی دوورکەیتەوە بۆیە حەزەکەی لێ شوێنێک بی بەتەنیابی ینی ئێمە دووشتمان لا نییە کە دووشتن زۆر زۆر جوانن بۆ ژیانی خۆمان یەکەمیان لێبوردە دووەمیان سوپاسگوزار بین ینی ئەمڕۆ بابەتەکەشمانێکی خاڵێکی گرنگی سوپاسگوزاریانی لێبوردەکە چیوەکو توێڵی ئەڵەی کە لە ئاخیرە هەر بێ باش بین ینی با هەڵجارێک ئەو هەڵچێک با بیکا بە دووجار پێی تۆ کەم نابیتەوە گەر تۆ لێبوردەبی بەرامبەری جوانە ینی ڕۆژێکە ڕۆیتەوە ماڵەوە شتێکی بار جوانی کردووە سپاسکە ینی ئەم دوو دەستەواژێت توانی ژیانێکی ئاسایی بۆ تۆ دروستکە نەکبووە لە تۆ بکە ماڵەکە ببێ بە قەفەزێک بەداخەوە ینی هەر کەسێک دەرگاکەی کردو خێراوی کیان ڕابکە زۆر ڕاست ئێمە چۆن بتوانین ئەم پەیوەندی خێزانەی کە هەمانە بە شێوازی لە شوازەکان نەک هەر بە قسەکردن و بە دەنگ بەرزکردنەوە و بە شێوازێک کە من لە تۆ باڵاترم و بە من گەورەترم نە بە گفتوگۆ بۆرە کێشەکەمان چییە با لێرای چارەسەریکەین خۆمان چارەسەریکەین هەتا توانیمان خۆمان بین مناڵی تیانە بێت بۆ لەبەروی کە مناڵەکان هاتنەوە ئەویش ڕایە لەگەڵ تویا کە قسەی گەورەتر چۆن بتوانین ئێمە لە ڕێی گفتوگۆ و لە ڕێگەی ئەم دوو دەستەواژەیەوە ژیانێکی ئاسایی بۆ خێزان کاک سەرکۆزانشی خۆی 100 دەستەواژەیە ڕاستەکەی 100 دانە دەستەواژە بەزەوە دوان گرنگترینیانن دەستخۆشی لێگەم ڕاستەکەی بنەمای خۆشەویستی ماڵ بنەمای خۆشەویستی بۆ ژن سێشتە حتا من باسم کرد وتیان مامۆسا بۆچی ژن زۆر جار ئێستا بڵاو بۆتەوە خیانەتی هاوسەریەکە وتم ژن لە ئەنجامی برسێتی سێکسی خیانەتی هاوسەری ناکات وەزانێتان کاو لە ئەنجامی برسێتی جنسیاپە نابۆ ئەوانی ترەبە حتا مەسەلەن بۆ منە ژندارەکان زۆر جار ئاڵۆشتن بەلایەنەوە سیر بوو کاکە بنەمای خۆشەویستی سێشتە ئەگەر ئەوە نەبوو لەیە تەواو ماڵەکەی تۆ ڕماوە یعنی بەجددی بنەمای ئەوەی کە ئەوەیە بێت
هەست و سۆس سەرنجدان هەست و سۆس ئێمە هەست و سۆزیان ینی ژن بۆ زانێریتان ئەو معلوماتە بەلای منەوە هەڵەیە کاڵێ زۆر ئەڵێت ئەو ژن کە قساگاڵێ گرنگیم پێ بە تۆ گرنگی پێ نای کاکە یەک لە ماڵەوە ینی بەجددی ئەڵێ گرنگیم پێ بە من تۆم خۆشەوێمێ تۆم لە دەست نەچیت یەکێکی تۆ داگیر نەکات تۆ کە قسە لەگەڵ من ناکەی قسە لەگەڵ یەکێکی لە فەرمانگەکەیە باشە یعنی ژن کاتێک کە قسە زۆرەکە هۆکارەکەی ئەوەیە یعنی بە زمانێکی ئاماژە لە دەرووناسی پێ دەڵێت تکایە گرنگیم پێ بە بەجددی ئەمە وەرگرن دووەم هەست ئەو هەست و سۆزە چووکە گۆڕینەوەی هەست و سۆز زۆر مهمە یعنی بەجددی ژن کاتێک کە پەنا ئاباتە بەر ئەو حاڵەتانە و کەماڵەکە خێزانەکە سارد و سڕە بێ پەیوەندی کۆمەڵایەتەکە لاوازە بێت ئەوەیە کە تۆ هەست و سۆزی بۆ دەرناپڕین ئێمە هەست و سۆزەکە و دوو زاراوەیەکیانە لەوانە مەسەلەن بۆ نمونە پێنج زمانی خۆشەویستیەکە هەموو جارێک ئێمە باسیەکەین مەسەلەن بۆ نمونە ئیتر تا لەوە دەست پێکات تا بەرێکەوتنە سەسەکان ئەوەی شەڵا کات هەبێت لە دەرفەتەکانی ترا باسیەکەین بەڵام ئەوەی کە زۆر مهمە سەرنجدان تۆ ئەڕۆیتەوە لە ماڵەوە مەسەلەن زۆری پێخۆش ئازانی ئاوا دائنیشیت لە ماڵەوە سەرنجی ئافرەتەکە بە مەسەلەن بۆ نمونە سەرنجدانی پێڵێنەوە لە کتێبەکەی بەربەڕاتیاتی هەست و خۆشەویستی دەربڕینی خۆشەویستی ئەوەی کە تۆڵی ینی زمانی ینی ئەویش گزارشتی خۆی هەیە یعنی کۆمەڵێک تعبیراتی تایبەتی هەیە ئەو تعبیراتانە ئیتر خۆی هەستی پێکە بۆ زانێریتان بەهێزترین هەستەوەر ئافرەت هەیەتی یعنی پێشەوەی پرسیارەکە و لێکات ئەو وەڵامەکەی زانێت بەخوا وەڵامەکەی زانێت بۆ زانیاریتان یعنی هەست و خواوای دروست کردو ئەمە شتێک ینی زۆر عەجیبە ناتوانانی فێڵی لەکەیت لەگەڵ هەر کەسێکا پەیوەندیت هەبێ زانێت سەرنجام کەشفە بیت بۆ زۆربەی زۆری ئافرەتان لە پێناوی ئەو خۆشەویستیە کەشفیش بن پیاوەکانی لەگەڵیشیان نامێننەوە زۆر بەلام وەسەیدا کەچی پیاوان وانە پیشەکە دەرێنێت تاق پێوێنەی کوژێت سبحان الله محکەمەی لێگرێت بەجددیمە پیاوانی ئێمە وانین ینی ببورن کە ئەمە بەستمەوە نییە ئەوەی من تێبینیم کردو ئەگەر تۆ ئەمانە لە ماڵەکەتە بەرجەستەکەیت ئەم حاڵەتی خۆشەویستیە ئەم سۆزداریە ئەم کاکە چی دێت ئەگەر ئێمە بە کورتترین ناو بۆ هاوسەرەکانمان بدۆزینەوە و ینی ئەو ناوەی کە ئەو پێی خۆشە بەخوا ئافرەتشتی زۆر قورسی لێمە ناوێت بە قورئان تەنیا ڕووی خۆش باشە تەنیا ئەوەی کە لە دەروین تەلەفۆنێکی بۆ بکەین بڵێ پێویستێ بە چییە با هاوسەرەکانمان بلۆک کردو ئێمە زۆر بەمان ببورن کەواڵێ زۆر بەمان زۆری کە تەلەفۆنەکات ینی من لەگەڵ شۆفێری تەکسیار ڕۆشتم یەکسەر ئەزانمەوە چێ تەلەفۆنی بۆکە هاوسەرەکەیەتی لە بەڕۆڵە بەجددیمە ئێمە شەرمەکەین لەوەی بڵین ئەمە هاوسەری ئەمە زۆر جار شەرمەکەین لە دروستکردنی خێزانەکە بەجددی من لە پێشانگای کتێبەکەی بۆیە لەگەڵ هاوسەرەکانی خۆم و مناڵەکان ئەبڕۆشتی نایە بەس شەرمەکەین هاوسەرەکانی خۆمان بەرین بۆ زۆر شوێن نازانم بۆ هۆکارەکەی وەیە کەیتر ئەم بەریەکەوتنانە وایە یعنی بە حقیقەت وەکو بەڕێستە فەرموویت ینی ژینگەی کۆمەڵایەتی جیاوازە ئەگەر ئێمە ئەم بیرکردنەوەمانە وەکو گەنج بە زۆر نزیک جوانیشمانەیە یعنی بەجددیمە ئەمانە جێبەجێ ئەەکەن دەستخۆشیان لێکەم مثلا ئەم بەرنامانی بەڕێستان دوای ئەم بەرنامانە بە معدلی من زۆر جارانی کاتی جارانی شات پەیوەندێکی زۆریەت دەنیەوە نیشانی ئەوەیە کە خەڵکێک هەیە بە دوای ئەوەیە ئەگەڕێت بەس ئێمە شارەزای بواری مەجال خێزانەکەشمان نییە زۆر جار کە قسەکانی ژەکەیت غەڵەت بەرامبەرەکەت بە هەڵەت تێگە وازانێت تۆ ینی بەجددی ئەوەی پێڵێن مونەرمیت کاکە ئەوە نییە مە شتێکی سایکۆلۆژیە شتێکی کۆمەڵایەتیە ئەو بەشێکی کەمی کۆمەلگان هیواداری نەم گفتوگویانەمان زیاتر بەشێکی کۆمەڵاسی بەشێکی خێزانیە وڵی خواگەدەرەوەم بڵم بەشێکی زۆری وایە کە من لەگەڵیان ئەوەنێک کە کێشیانێ عادەتەنە لەلای ئێمە یعنی ئەگەر تۆ میکانیزمانە جێبەجێکەی ئەم زمانە خۆشەویستیانە جێبەجێکەیت تەسەور کە ینی ئەمانە بۆ خۆی چارەسەرە بن هۆکاری ئەمەیە کە ئێمە ناتوانین لەگەڵ هاوسەرەکانمانە بەو شێوەیە بین کە ئێمە ئەمانوێ هاوسەرەکان وەکو خۆمان بیکەن زانی گەورەترین خەلەلەوەیە کە تۆ بتەوێ هاوسەرەکەت بگۆڕیت تۆ لە ژیانی خێزانیە ناتوانانی هاوسەر بگۆڕیت مستحیلە بتوانانی هاوسەر بگۆڕیت ئەوە بە حەزەکەم زۆر چاک ئەمە بخەنە گویانەوە ئەبێ وەکو خۆی تەعاملی لەگەڵاکەیت وەکو خۆی مامەڵی لەگەڵاکە چکە ئێمەش 2 ساڵ هینەکەین ئەگەر هاوسەرەکەمان تۆزێ ناوی هەبێت جوان بێت مەکانەتێکی کۆمەڵایەتی هەبێت 2 ساڵ وەڕی چەکەین بەس دوای 3 ساڵ 4 ساڵ ئەچینەوە سەر هەمان ئەو نەمەتە کۆمەڵایەتی کە باوکمان بەکارهێناوە بریتی بۆ لە جنێو بووە لە ماڵەکەی کاکە خێزاناڵێک پیاوە ئەو ڕۆژایوت من لە ماڵەکەی خۆمان دایکم نەبینیوە باوکم نەبینیوە لە بە هاوسەرەکەمان مەسەن ئەو شتانە بڵێ کە تۆ ئەیلێت ئەی من چۆنیکەم ئەی ڕاستەکان ئەیلێت باشە پرسیارەکان کرد بۆچی ئێمە خۆشەویستی ناتوانین دەربڕین هۆکاری یەکەمەوەیە هۆکاری دووەمیش بریتێ لەوەی ئێمە ئەمەنوێ سزای هاوسەرەکانمان بەنێزانی کە خۆشەویستیان بۆ دەرنابڕین ئەمەنوێ سزای بین یەکێکەکە ئەویش نییە چێشتی خۆشی بۆ لێ نانێت ئەویش دوای 2 مانگ دوای 3 مانگ تووشی زەختە بیت لە جاتی 1 جار خوێت 2 جار خوێتی ێگە قەسەم بە قورئان زۆر بەمان بەجددیمانە کە تووشی زەخت بووین هۆکارەکەی باش نین لەگەڵ هاوسەرەکانمان لە ئێران وایە کاکە قسەیەک هەیە ئەڵێ بەجددیمە نەگەوە ینی والله بەجددیمە خۆشتی ئەوەنە ناوێ ئەزانی ئەو دەستەواژەی تۆ باسێگرت کاکە سەرکۆ بەڵێ زەمانەتی 3 مانگ کاکە خەڵک شتێکی بۆ چاکات وەزارێ بەشی 2 ڕۆژەکات باشە من زەمانەتی 3 مانگ چاکردنەوەی پەیوەندی ناو ژن و مێردەکەکەم
بەزەگەر تۆ لە دڵێکی باشەوە بیڵیت باشە لە دڵێکی سافەوە بە هاوسەرەکە بڵێ خۆشمەوێت لە دڵێکی سافەوە بە هاوسەرەکە بڵێ سپاس دەستخۆشیت لێکم ماشەڵە لەم خواردنە من بە خاتونێکم و کاکەوە تازە پرۆزی هاوسەرگیریتان دروست کردو بۆ یەکەم جار فاسۆلیا لێنەی فاسۆلیا لێنێ کاکەوەی دایکە دەرناچێت من هەر لە مەطعەممان خواردووە این مەطعەمەکە خۆشە تو ئەتەوێ فاسۆلیا کاکە بۆ کەفتە دروستەکەیت ئەبێ بەهین لێیت بە پیک بیشکێنی کەفتە دروست مەکە بە 4 ساڵ بڕۆ بەسەرتە ڕاستە بە هاوسەرێکم یعنی بەزدی هۆکارەکان جەبێ ئەوانیش بزانن کاکەجان ئێتر بە سوعبەت و زاری هەیە لە ناو سوعبەتەکەش ئەو شتانە دروستە بێت بە هیوای ئەوەی کە بتوانین لایانی کۆمەڵایەتێکە و خێزانەکانمان زیاتر گرنگی پێ بین ئەوەی کە گرنگیشە تەنها بە یەک لایەن ناکرێ بەڵکووەگە لەناو خێزانە بێ بە هەم بە ژنەکە هەم بە پیاوەکە بتوان ئەو هاوسەنگی خۆشەویستی و ڕێزە لێک نزیکترکەنەوە بۆی کە بتوانن چوارچەوەی خێزانێک و مناڵێکی تەندروستیش بخەنە ناو کۆمەلگاوە من دەستخۆشی لێ سپاس بە ئامادەبوونە زۆر